بەڵێ بەهار من لە ناوچەی تەپەسەوزی ناوچەی نەورۆڵین کە لێرە نیوەڕۆخوانێک ساز کراوە بۆ ژینگە پارێزەکانی هەڵەبجە دیارە ئەوەی ئەیبینن نیوەڕۆخوانەکەیە کە بۆ ژینگە پارێزەکانی هەڵەبجە ڕێکخراوە و ئەم نیوەڕۆخوانەی کە ساز کراوە لەلایەن کۆمەڵێک لە کەسبکار و دوکانداری ناوبازاڕی هەڵەبجەوە ساز کراوە و ئەوان ئەرکی ئەم ناخواردنەوەیان لە ئەستۆ گرتووە بۆ ژینگە پارێزەکان منەتمە لای کۆمەڵێک لە ژینگە پارێز کە لێرن و سڵاوت لێبێ. السلام ورحمة الله. چی ئەڵێ ئەمڕۆ نیوەڕۆخوانێکتان بۆ ساز کراوە لێرە جیاوازترە لە ڕۆژەکانی تر؟ والله الحمد لله وخدمة زينة وجزاكم الله خير. اي والله بارك الله. تۆ چی ئەڵێ؟ زۆر باشە. کۆمەڵێکی تر لە ژینگە پارێزان ئەگەر بیان دوێنم باس لە سڵاوت لێبێ. جاکی دادێ. ئەمڕۆ نیوەڕۆخوانێکتان بۆ ساز کراوە چی ئەڵێ لەسەر نیوەڕۆخوانێک؟ سپاس بۆ خۆی گەورەی خۆی نەبڵێ لاسە ئێوە شاق بێ خۆی گەورە بەسیایی بێ ئێوەش پێوە بن زۆر مەمنون. سپاس خۆی گەورە نەیبڵێ مەمنون و ئێوەم خۆی گەورە نەیبڵێ ئەو ڕەحمەتەی خۆی گەورە داوێتی سپاس بۆ خۆی دەستان خۆش بێ لاسە ئێوەشتان شاق بێ زۆر مەمنون دادێ. خۆش بی دادێ. دەستەکان خۆش بێ. بچمە لای کۆمەڵێکی تر لەو ژینگە پارێزانە تۆ چی ئەڵێ کە ئەمڕۆ نیوەڕۆخوانێکتان بۆ ساز کراوە تۆ چی بڵێ؟ لە خاوە خۆی ئەماتی بمەدەوە خۆی گەورە سوپاسی ئەمان شەکەی. وەزعتان چۆنە کە ڕۆژانە ئێوە کاری پاکەوانی ئەکەن بار و دۆخ و گوزەرانیەوە؟ وەڵی وەڵام باش نییە دواکەوێ ماشە بۆ کەمکردنەوە 350,000. خۆش. کۆمەڵێکی تر لەو ژینگە پارێزانەی کە لێرن ئەدوێنم بەڵام پێم خۆش ئێستا بچمە لای سەرپەرشتیاری کرێکارەکانی کۆمپانیای گارکس کە کۆمپانیای پاکەوانیە لە هەڵەبجە ئێوە چۆن ئەم نیوەڕۆخوانەتان ساز کردووە و ئەتەوێت چی بە؟ پێشەکی بە خراپنی جەنابتانەکەین ئێمە وەکو کۆمپانیای گارەیە کە لێرە زۆر سپاسی کاک شێخ ومێد دەگەین بۆ ئەم نیوەڕۆخوانە بۆ کۆمپانیاکە و بۆ کرێکارەکانمان هیواداری نمونیان زۆر بێت زۆر سپاس بۆ ئێوەش. کۆمەڵێکی تر لە ژینگە پارێز پێم خۆشە ئەوانی قسە بکەن تۆ چی ئەڵێ وەس و گوزەرانی ژینگە پارێزان چۆنە ئەو موچەی کە وەرێگرن چۆنە و بارودۆخ و گوزەرانتان بە شوێکی گشتی چۆن؟ والله من عربة بس من نازل وجهي بس زور باشا والحمد لله غيناك مشكلة بخدمتها دادك. ئێرە شوێنێکی گەشتیاریە و ژمارەی زۆر گەشتیار ڕۆژانە ڕوو لە زانیاریەکانت.